سیاغی اتفاقیەکان هەمووی کرا و ڕێکەوتنەکان و دانیشتنەکان دانیشتنی زۆر بوو. طبعا ئەمە هەمووی وەسائقەکانم هەمووی لەلایە هی هەموو دانیشتنەکان هەوڵیژە دەم کە ئینشاءڵڵا لە فرسەتێکە بڵاویان بکەمە یا شتێکی تریان لەسەر بنووسم نامیلکەیەک، چونکە ئەمە بەڕاستی ئیشێکی زۆر خەتەرناک و گەورە بوو و ئەو برابە ڕزانەی ئێمەشی کە تیا شەهید بوو دیار بوو یەکێتیش تەمان بەوە زۆر قەڵز بوو کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ پارتی هەبوو بە حکمی ئەوەی زۆر لە خەڵکی ئێمەش لە منطقەی سۆرانی ئێمە لە سلەیمانیە تەعاتوفیان هەر لەگەڵ پارتی هەبوو پێشتر و جەلالەکانیش دڕندە بوون هەم لە شاخ و هەم لە شار و جاشایەتی قەدیمیش کە دژی مەلا مستەفا کرابوو تعاطفی ئەهلی ئیسلام بە شێوەیەکی گشتی لەگەڵ پارتی بوو کە پارتی بە حساب ئەو کاتە طبعاً وا بوو پارتی دوژمن بە ئیسلام نەبوو یەکێتی مارکسی بوون و دژایەتی ئیسلامیان زۆرترە کرد لە هەموو لادێ و قەزا و ناحەکانیان لەو شوێنانەی کە خوان سێتەرانە کرد بەسەری بەڵام کە هاتین و شارۆ نانەتوانی ئەوە بکەن دو ساعتێکەش لەگەڵ پارتی بوو زۆرتر بۆیە لەو دانیشتنا تەکیدیان لە چەند شتێکی ژەر کردەوە